بینایەکی کۆن کە لە ڕۆژێکی باراناویدا کەلوپەلێکی زۆر لە ناو حەوشە و ژوورەکانی بیناکەدا ئەنبار کراوە. ئەمە بینای ڕادیۆی نەورۆزە. ئەم کەلوپەلانەش کەلوپەلی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی سلێمانین کە بە بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گواستراوەتەوە بۆ بینای ڕادیۆکە کە تاکە ڕادیۆی حکومیە لە کوردستان. بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی سوتەمەنیەوە پەخشی ڕادیۆی نەورۆز لە 24 کاتژمێرەوە بۆ 4 کاتژمێر کەم کراوەتەوە و دوور نییە لە داهاتوودا بە یەکجاری پەخشەکە بوەستێت. ڕادیۆکە زیاتر لە 100 کارمەندی هەیە. وەکو بەڕێوەبەرایەتی ڕادیۆی نەورۆز نامێنێ وەکو بەشێکە بێت سەر بە بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی سلێمانی. ئەمە لە چوارچێوەکو پێم وتی تەرشیحکردنی ئیداری، لە چوارچێوەی کەمکردنەوەی خەرجیمان، لە چوارچێوەی ڕێخستنەوەی جارێکی تری بەڕێوەبەرایەتی گشتەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە. گواستنەوەی کەلوپەلەکانی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی سلێمانی بۆ ناو بینای ڕادیۆکە گرفتی بۆ ئەوان دروست کردووە لەبەر ئەوەی بەڕێوەبەرایەتیەکە ژمارەیەکی زۆر فەرمانبەری هەیە کە دەبێت لەگەڵ کارمەندانی ڕادیۆکەدا لە بینایەکی بچووکدا دەوام بکەن. بەڕێوەبەری ڕاگەیاندنی سلێمانیش کۆکردنەوەی ئەو ژمارە زۆرە لە فەرمانبەر با قەیرانێکی تر ناودەبات و دەڵێت ناکرێت زیاتر لە 200 فەرمانبەر لە بینایەکی بچووکدا دەوام بکەن. ئێمە ژمارەی زۆر لە فەرمانبەرمان هەیە کە لە ناو بەڕێوەبەرایەتێکی خۆمانە جێگەی بۆ ئێستا لە ناو ڕادیۆی نەورۆزە جێگەی نابێتەوە، ژووری نییە، مۆزەفێکی زۆر کەوتووە بەسەریەکە، ئیشەکان ناڕاوارەوە بە ئاسانی و ناشتوانێت دەوام بم هەموو مۆزەفە بکرێت لەم شوێنە تەسکەیە کە ئەمە ئەزمەی بۆ ئێمە دروست کردووە. بوونی ڕادیۆیەکی حکومی لە ناو شارێکە ضرورەتە، چکە لەو ڕادیۆیەوە ئەتوانرێت خەڵک گوێ لە هەموو ڕێنمایەکانە بگرێکە لە هەیکەلی شارەکە هەر لە پارێزگای سلێمانی بەڕێزەوە دابەزێ بۆ هەموو دەوایرەکان. ڕادیۆی نەورۆز هەواڵی ئەمڕۆ بینینی سبەی. ڕادیۆی نەورۆز کە پێشتر ناوی ڕادیۆی هەرێم بوو لە ساڵی 1992 دامەزراوە و لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێم پەخشی هەبووە، بەڵام لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی سوتەمەنیەوە ماوەی پەخشەکەی لە 24 کاتژمێرەوە بۆ 4 کاتژمێر کەم کراوەتەوە. تەنها لە سلێمانی و هەولێر و دوهۆک پەخشەکەی ماوە و ئەگەری داخستنی هەیە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.